هیوادارین کار بکرێ لە پەرلەمانی عێراقی بۆ ئەوەی ئەم یاسایە بە شێوازێک تەمریر نەکرێ. هەموو کورد لە سیاسەکان هیوادارم پرسی مناڵ و پرسی ژن لەلایەن گرنگتر بێ لە هەندێک پرسی سیاسی کە بەداخەوە هەندێک جارێتە پێشەوە وا ئەکا کە پێشێلکاری تیابێ بەرامبەر بە ژن و مناڵە. بە تەکیدی یعنی ئێمە لەوانەیە پرسیارێک بێتە پێشەوە بڵێ ئێوە بۆ مثلەن گردبوونەوەی ناڕەزایی ئەکەن و بۆ قسە ئەکەن و بۆ دژ بەو یاساهەن کە لەوانەیە تەسیری نەبێ بۆ هەرێمی کوردستان. نەخێر ئەم بابەتە زۆر گرنگە. یەکەمیان لەبەرەوەی پرسی ژن و پرسی مناڵ پرسێکی جیهانیە. ئێمە نابێ تەنها لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان نیەگوێ نەیەنە پرسەکان، لەبەرەوەی لە هەر شوێنێک لە جیهانە نەک لە عێراقە ئێمە بەشێکین لە عێراق ئەگەر ژن یان هەر یاسایەک هەر باسێک هەر مۆزوعێک هەر پرسێک کە دژ بە مافی ژن بێ و دژ بە مافی مناڵ و خێزان بێ ئێمە بە تەکیدی ئەبێ لەگەڵ ئەو بزوتنەوانە بین کە کار ئەکەن بۆ دژ بەو حرەکانی کە ئێستا بەداخەوە هەیە بەنسبەت ئەم بابەتەوە. بەنسبەت هەرێمی کوردستانە و بابەتێکی دووەم بە تەکیدی تەسیری هەبێ. یعنی ئێمە ئەگەر بین بۆ مەسەلەی فرەژنی بینیمان لە مەسەلەن زۆربەی پیاوان هەرچەند نەبوو بە دیاردا بەڵام حاڵاتێکی زۆر ڕوویاوە کە پیاوان چوونەتە ناوچەدا بڕاوەکان لەوێ ژنی دووەمیان هێناوە لەبەرەوەی لەوێ ڕێگە پێدراوە. دوور نییە لێرەش پیاوان بچن بۆ شارەکانی کەی عێراق بە تایبەتی ئێمە ئەبینین مەسەلەی هەندێجار بابەتی وەزعی ئابووریەتە پێشەوە هەندێک خێزان هەیە باری ئابووریان باش نییە تۆ بچی مناڵێکی 9 ساڵ بێنی و هاوسەرگیری لەگەڵا بکەی. ئەمە بەڕاستی دیاردەیەکی زۆر ترسناکە. ئەجا خاڵی سێهەمیش هەر دوور نییە ئەگەر ئەو یاسایە هەموار بکرێتەوە لە هەرێمی کوردستان لە دوا ڕۆژە هەندە حرەکات دروست بێ کە ئەوانش داوای هەموارکردن بکەن وا بکا کە کۆمەڵگاکە لە باتی ئەوەی بچێ بەرەو پێشەوە چەند هەنگاوێک بەرەو دواوە بڕەوە.